خۆشەویستان دیارە من بابەت و تەورێکی دیکەشمە بێت کە ئەمڕۆ تیشکی دەخەمە سەر ئەویش پرسی خوێندن بۆ خوێندکاران لە زانکۆ پەیمانگاکاندا دیارە ساڵانە لەگەڵ ئەوەی کە خوێندکاران دوانزەی ئامادەی تەواو دەکەن گرفتیان لە هەڵبژاردننی زانکۆکان لە خودت پەیمانگاکان و هەروەها ئەو بەشادی کە بەشی دڵخوازی خۆیانە هەڵی بژێرن بە بەردەوامی ئەم کێشانە لە هەرێمی کوردستاندا دووبارە دەبێتەوە بەدەر لەم بابەتانە پرسێکی دیکەش هەیە لە نێوان حکومی و ئەهلی داماوەتەوە بە معەلەقی و هەڵواستراوی ئەویش خوێندنی پارالێڵە دیارە ئەم پرسە لێسادا زۆر باسی لێوە دەکرێت و خوێندکارانیش دیارە مەبەستیانە لەسەر ئەم بابەتە زانیاری بزانن کۆی پرۆسە و سیستمەکە چۆنە چۆن خوێندکار دەتوانێت زانیاری لەسەر دەست بکەوێت ئەو زانکۆیانی کە ساڵانە ڕای دەگەێنن یاخود باز لەوە دەکەن خوێندکار بە سیستمی پارالێڵ وەردەگرن خۆیان یاخود چۆن ئەم ڕاگەیانانە بڵاو دەکەنەوە ئەو داهاتی کە لەسەر ئەم بابەتە یاخود ئەم سیستمە وەردەگیرێت دواتر چۆن سرف دەکرێتەوە من لەسەر ئەم بابەتیش میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکەمدا دەکەم بەڕێز توانانە جەف محەممەد کە بەڕێزیان بەڕێبەری گشتی کارگێڕ و دارایی لا وەزارەتی خوێندنی باڵا و ڕاستەخۆ لە هەولێرەوە میوانی منە کاک دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت دەمەوێت لە بە شێوەیەکی گشتی ئامادەکاریەکانی خوێنی باڵا بزانم وەزارەت بۆ ئەم ساڵی خوێندکاران کە دەچنە نێو زانکۆ و پەیمانگاکان لە ئێستا و دەستان کردو بە ئامادەکاری بۆ خوێندکارانە ئەم کاتەی جەنابتان باش و ئەم کاتەی بینەرانی بەڕێزیش باش بە دڵنیاییەوە ئەوە کاری لە پێشینەمانە هەموو ساڵێک وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی داواکاری با بڵێن یا با بڵێن داوا لە زانکۆکانەکە زانکۆ حکومیەکان بە تایبەتی کەوا پلانی ساڵانی خۆیان بنێرن سەبارەت بە توانای زانکۆکان بۆ وەرگرتنی ئەو قوتابی و خوێندکارە بەڕێزانەی لە قۆناغی دوانزەدان و ڕوو لە زانکۆکانەکە هەر زانکۆیەکیش بە پێی ژمارەی با بڵێن توانای مرۆیی زانکۆکە بە پێی توانای دارایی زانکۆکە لەسەر ئاستی بەش پاشان بۆ سەرۆکاتی ئەگەن ئامادەکان و پاشان بۆ سەرۆکاتی زانکۆ لە سەرۆکاتی زانکۆشەوە ئاراستەی وەزارەتمانەکرێت پلانی زانکۆکان ساڵانە پاشان ئەم پلانە ئەچێتە ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی ئەو ئەنجومەنە سەرجەم سەرۆک زانکۆ بەڕێزەکان ئەندامن و بەسەر پەرشتی جەنابی وەزیری خوێنی باڵا با بڵێن کۆبنەوەی لەسەر ئەکرێت و بڕیاری لەسەر ئەدرێت کەوا تا چەند زانکۆکان ئەتوانن چەند کورسی بۆ خوێندکارە بەڕێزەکان لە زانکۆ حکومیەکاندا دابین بکەن. باشە دەزانی کە لێسادا پەیمانگای تایبەتیش هەیە بۆ خوێندکاران کە ئەهلین بەپارە ئەمانە چۆنە سیستمیان ئەمساڵ چۆن دەستنیشان دەکرێن ئەو پەیمانگانەی کە بەپارە و خوێندکاران دەتوان وەرگن بەشەکان ئەمساڵ هیچ بەشێک گۆڕانکاری بەسەردادێت لە ڕووی ئەوەی کە بەشێک زیاب کریا خودت بەشێک کەم بکرێتەوە بەڵێ بە دڵنیاییەوە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بە دوو شێوە خوێندکارانی بەڕێز ئەتوانن داواکاریەکانیان پێشکەشکەن بۆ زانکۆ حکومیەکان و هەروە بۆ زانکۆ ئەهلەکانیش زانکۆ و پەیمانگە ئەهلەکانیش بە ڕێگەی زانکۆ لاینەوە ئەوە بە ئاسانی هەموو کەس دەتوانێت هەر لە ماڵەکەی خۆیەوە بەپێی ئەو یوزەر نەیم و پاسوەردەی کەوا لە قوتابخانەکە ئیدرێتێ داخل ئەبێت و اختیارەکانی زانکۆ حکومیەکان دێتە بەردەستی جەنابیان و سیستەمێکی کەشمان هەیە کە سیستەمی وەرگرتنە دیسانەوە با بڵێن ئەویش هەر بە بەرنامە ڕێکخراوە لەلایەن وەزارەتمان و لە خوێنی بەڕێوەبەرایەتی خوێنی تایبەت سەرپەرشتی ئەکات بۆ بەرچاوڕوونی بەڕێستان ئێمە لە وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی 14 زانکۆی حکومیمان هەیە لەگەڵ دەستەیەک و بۆردی کوردستانی بۆردی پزیشکی کوردستانیمان هەیە و هەروەها 19 زانکۆی تایبەتمان هەیە وەکو جامعاتی ئەهلی و هەروەها 15 پەیمانگای تایبەتیشمان هەیە ئەمانە هەمووی کراوەیە بۆ ئەوەی قوتابیان و خوێندکارانی بەڕێز لە هەرێمی کوردستان ئەتوانن بەپێی ئەو نمرەی کە بەدەستیان هێناوە بەپێی خواستی خۆیان یان بەپێی ئەو ڕیزبەندی با بڵێن بە هەمووی بە پێشبڕچێ لە نێوان خۆیاندا منافسە بکەن بۆی بتوانن قۆناغی بەکەلەرۆس یا با بڵێن بڕۆنامەی بەکەلەرۆس یان دبلۆم لەو زانکۆ و پەیمانگە حکومی و تایبەتەکانیشا بەدەست بێن. باشە دکتۆر بەرلۆی پشمە نێو پرسی سیستمی پارالێڵ و بابەتی دیکە ساڵی پار کۆمەڵێک خوێندکار گرفتیان بۆ دروست بوو کە بە نمرەیەکی زۆرەوە لەگەڵ ئەوەی کە کۆمەڵی گیر و گرفتە بۆ ساڵی پار بۆ خوێندکارانی دوانزەی ئامادەی دروست بوو بە نمرەیەکی زۆرەوە لە ناویان لە پەیمانگایەک هاتبوو یاخود بەشێک هاتبەوە کە لە ئاستی نمرەکەیان دیارە مەبەستمەوەی لە ئاستی نمرەکەیان کە بەپێی یاسا و قانوندانراوە کەمتر بوو
ینی ئەم ساڵ چی دەکەن بۆ ئەوەی ئەم هەڵانە دووبارە نەبێتەوە ئەو گرفتە بۆ خوێندکاران دووبارە نەبێتەوە دیارە چارەسەر کرا هەر پاریش ئێمە ئەگەر بەڵێ ئێمە ئەگەر بڵێن هەڵە نەبوو ئەوە توانای حەقیقی زانکۆکانمانە ئەوە توانای وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بۆ بەرچاوڕۆنی بەڕێستان ئەو ژمارە زۆرەی قوتابی و خوێندکاری بەڕێزکەوە لە قۆناغی سێوە ئەچنە قۆناغەکانە بەرنۆچنە قۆناغی 6 یا 12 ئامادەیەوە کە 12 تاوەکەن دیسان داواکاری پێشکەشەکەن بۆ زانکۆ حکومی و ئەهلەکان لە هەرێمی کوردستاندا ژمارەکان زۆرە ژمارەکان سروشتیان زۆرە یعنی ئەوە نییە ئێمە ئەم تۆمەتە ڕوبەڕووی وەزارەتێکی کە بکەینەوە ئێمە هاوکارێکی زۆر باشەیە لە نێوان وەزارەتمان و وەزارەتی پەروەردە بەڵام با بڵێن ڕێژی دانیشتوانە ئیتر کۆمەڵی هۆکاری کە هەیە ئەم ژمارە زۆرەی خوێندکاریان و قوتابیان کە دێن ڕوو لە سیستەمەکەی ئێمەکەن بە پێی توانای زانکۆکان زیاترە لە توانای زانکۆکان زیاترە با من ئەو بەرچاوڕۆنی بدەم بە بەڕێستان توانای حەقیقی با بڵێن توانای حەقیقی زانکۆکان بۆ ئەوەی بتوانن قوتابیان و خوێندکاران وەکو بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی با بڵێن ئەوەی کە ئەتوانن وەربگرن پلانی زانکۆکان لە 30,000 بۆ 35,000 تێناپەڕێت لە ساڵێکە بەڵام هیچ ساڵێک ینی ئەو ڕێژەیە باڵێ زۆر دوو هێندەی ئەو ڕێژەیە ڕووی لە ئێمە کردووە کە لە وەزارەتی پەروەردەوە دەرئەچێت ئەوەیە کێشە دروست ئەکات ئەوە نەبێ با بڵێن خۆی ئێمە ساڵێ بتوانین چارەسەری و ساڵە چارەسەری نەکەن جەنابی وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی لە سەرەتای دەست بەکاربوونیەوە هەوڵی داوە لەم کابینەیە هەوڵی داوە هەموو ساڵێ زۆرترین کورسی بۆ خوێندکاران و قوتابیان تەرخان بکات ئەتوانم بڵێم لە سەداسەدی ئەو قوتابی و خوێندکارانەی کەوا لە قۆناغی 6 ئامادەیە لە 12 ئامادەیەوە دەرچوون و ڕویان ئەو وەزارەتی خوێنی باڵا کردو و تەقدیمیان کردووە بۆ ئەوەی لە زانکۆکانی خۆمان بخوێنن لە کەرتی حکومیدا چانسی ئەوان پێدراوە سەرجەمیان بتوانن ئیتر هەندێکیان ڕۆشتونەتە ئەهلی لەوانەیە قسمەکەی بەدڵ نەبوو بێ هەندێکیان ڕۆشتونەتە سیستەمی پارالەڵ لەوانەیە دەرەجەکان نیو دەرەجە 2.1 دەرەجەی کەمتر بوو بێ لە هاوڕێکیان کەوا بە ئاسایی ئەخوێنێت یان بە ئێوارانە خواستی خۆی بۆ لەوانەیە بە ڕۆژ کارێککە بکایە هەر بابەتێککە بێ بە کورتی ئەتوانین بڵین سیاسەتی وەزارەتی خوێندی باڵا و توێژینەوەی زانستی بۆ سیاسەتی جەنابی وەزیری خوێندی باڵا و توێژینەوەی زانستی ئەوەیە کەوا چانس بدرێت بە هاوڕێیانمان بە کەسوکاری خۆمان بە ئەو خوێندکار و قوتابە بەڕێزانێکەوە لە قۆناغی ئامادەیتی ئەپەڕن 100% چانسیان بدرێتێ بۆ ئەوی بتوانن لە زانکۆکانی خۆمانە بخوێنن بەڵام ئایا وەک پێویست ئایا وەکو ئەوەی کە زانکۆکان لێمان داواکەن ئێمە ئەتوانین لە ڕوویدارایەوە هاوکاریان بین من ئەتوانم ئەو مەسئولیەتە بخەمە سەرشانی خۆم بڵێم نەخێر وەک پێویست هاوکاری زانکۆکانمان نین بەداخەوە بۆهۆی ئەو بارودۆخدارایی لە هەرێمی کوردستانە هەیە باشمان هێناوە تا ئێستا و بەو شێوەش بەردەوامە بین هەمیشە هەوڵە دەین بە هیچ شێوەیەک مامۆستایانی بەڕێز و ئەو ستافە بەڕێزانێکەوە لە زانکۆکان دەوام ئەکەن و هاوکاری ئێمە بۆ وەرگرتنی ئەو ژمارە زۆرە خوێندکارە کێشەی دارایان بۆ دروست نەبێت. زۆر باشە دکتۆر دێمە سەر پرسی سیستمی پارالەڵ دارا ئەم بابەتە زۆر جار خوێندکاران دەکرێت بڵین هەموو ساڵێکی خوێندکارانی زانکۆکان دڵگران دەکات بەوەی کە ئەوان بە نمرێکی زیاترەوە چوونەتە ئەو بەشەی کە لی دەخوێنن دواتر کەسێکی دیکە بە پارە دێت لە تەنیشتیانەوە دەخوێنێت و کورسێک دەکرێت ئەم سیستمە چییە؟ پێم خۆشە جنابەت منوەکو خۆم زانیاریم لەسەر بابەتەکەی بۆ خوێندکاران و هەروها بە دیایکەوی خوێندکارانی کە 12 ئامادەین یەکەم قۆناغی زانکۆیان دەست پێ دەکات ڕوونکردنەوەیەکیان لەسەر سیستمەکە پێ بڵێ سیستمەکە چۆنە چۆن دانراوە و ساڵانە چۆن ڕادەگەێنرێت و چەند خوێندکار وەردەگرێت. زۆر باشە سەرەتا بابینەوە سەر یەکەم پرسیاری جەنابەت کە پلانی زانکۆکانە ئێمە کە پلانی زانکۆکان بەدەستمان ئەگات ئەو پلانە بۆ خوێندنە با بڵێن بە فری ینی خوێندنیە خوێندنەکە بە بێ پارە نزیکی ئەتوانم بڵێن وەکو کەوتم 30 بۆ 35,000 کورسی خوێندنە پاش ئەمە ئێمە هەموو ساڵێک ڕێنمایی وەرگرتن دەرەچێت لە ئەنجومەنی وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی لەو ڕێنمایەدا دەسەڵات ئەداتە سەرۆک زانکۆکان دەسەڵات ئەداتە زانکۆ بەڕێزەکان بۆ ئەوەی ڕێژەیەک زیاد لەو کورسیانە زیاد لە توانای خۆیان تەرخان بکەن بۆ خوێندنی پارالەڵ لەگەڵ خوێنی ئێواران خوێنی پارالەڵ من لە چەند شوێنێک باسم کردو و ئێستاش جەختی لێ ئەەکەمەوە
خوێندی پارەڵەڵ لە بەرژەوەندی ئەو خوێندکارە بەڕێزانەیە کەوا بە پوینتێک ناتوانێت بڕات ئەو با بڵێن ئەو بە پوینتێک یا بە 2 پوینت من بەرپرسم لەم قسەی خۆم بەپێی ئەو تەجروبەیەم لە ناوەزارەتی خوێندی باڵا توێژینەوەی زانستی هەتاوەکو ئێستا جیاوازی نێوان خوێندنی ئاسایی خوێندنی پارەڵەڵ بە تایبەتی لە کۆریژە پزیشکەکانە نەگەشتۆتە یەک دەرەجە ئەگەر گەشت بێتیش زۆر کەمە یعنی ئەوە نییە ئەو کەسە بتوانێت کورسی بۆ خۆی بکرێتەوە ڕێژێک لە کورسە خۆڕایەکان ئەکرێتە پارەڵەڵ سیاسەتی دانانی پارەڵەڵیش تەنها ئەوە بووە کە ئێمە توانای زانکۆکانمان بۆ نمونە لە یەکێک لە قاعەکانیدا لە یەکێک لەو کڵاسانێکەوە خوێندنی ئاساییتە ئەخوێنرێت 20 خوێندکار بە فری ئەتوان بخوێنن لەگەڵ یا 5 خوێندکاریش ئەتوانن بە پارەڵەڵ بخوێنن ئەو بڕەپارەی کەوا لەو خوێندکارە بەڕێزانە وەرەگیرێت ئەتوانرێت خەرجی قاعەکەی پێ بکرێت خەرجی سەرجەم خوێندکارانی پێ بکرێت بەبێ جیاوازی خەرجی پارێ محازەڵاتی پێ ئەکرێت خەرجی موادی مختبەری پێ ئەکرێت خەرجی ئێواران ستافی بەردەواممان هەیە ئێمە ئەو ستافی لە بەیانیانمان هەمانە زۆربیان تەکلیفەکەینەوە بۆی ئیدارەی خوێنی ئێواران بدەن ئەو مامۆستا بەڕێزانەی بەیانیان دەرسەڵێنەوە تەکلیفیان ئەکەینەوە ئەبێ پاریان بدەینێ بۆ ئەوی ئێوارانش دەرس بڵێنەوە بتوانن کە سوکاری خۆمان لەوەش بێبەش نەبن کە بتوان ئێواران بخوێنن باش بەنسبەت ئێوارانیش هەمان شتە بە ڕێژەیەکە کەوا ساڵانە تەرخانەکرێت باشە دکتۆر زۆر باز لەوە دەکرێت کام سیستمە بۆچی دانراوە لە کاتێکە کە زانکۆکان ئەو دەنگۆی هەیە کە زانکۆکان بەبێ و پارالێڵش دەتوانن لە خوێندنی بەیانیاندا کوی ئەو خوێندکارانە وەربگرن پوینتێک ڕەنگە کاریگەریەکی ئۆتۆر لەسەر دەرەجەکەیان نکات یاخود نمرەکەیان نکات بەڵام جنابە باسی لێەوە کرد کە نمرە و پوینتەکانیش گرنگن بۆچی ئەم پارالێڵە دانراوە یعنی ئەگەر خوێندکارێک بە پوینتێک جیاوازی لە نمرەکەیە هەبێت چێ بێت کە لەو کۆلێژە وەربگیرێت کە خۆی دەیەوێت سەبارەت بە پارەڵەڵ بۆ دانراوە هاوکارەکەیم ڕوونکردنەوە بۆچی دانراوە بە دڵنیاییەوە لەبەرەوەی ئەو بڕەدارایی کە لە بەردەست زانکۆکانە بەشی پێداویستی سەرەتایی و ئاسایی خوان ناکە من بە ئەوە پشڕاستکەمەوە شایەتی ئەوە بدەم جەنابی وەزیری خوێنی باڵا سەرەتا کە دەست بەکار بوو هەر لەگەڵ دەست بەکاربوونی 45% ئەو پارەڵای شکات بۆچی شکانی ئەوە بەبێ داواکاری کەس نرخەکەی چەنە خۆی ساڵانە دکتۆر زۆرە لە 500,000ەوە هەتاوەکو 10 ملیۆنە لە 500,000 هەتا 10 ملیۆن پێش ئەوەی جنابی وەزیری خوێنی باڵا باڵێن کاکو ئارام دەست بەکار بێت بەڵام کە جنابیان دەست بەکار بوو بەبێ ئیسtisنا ئێوارانیش و پارەڵەڵیش 45% شکان ئێستا ئەتوانین بڵێن زۆرترینی بۆتە 5 ملیۆن و نیو کەمترینیشی 500,000 دینارە ئەوە 45 شکاندووە بەبێ ئەوەی کەس داوای لێ بکە خۆی شعوری وابوو هەستی بەوە کرد کە ئەم بابەتی پارەڵەڵ بەڕێزان کێشەکەمان ئەوەیە جەنابی وەزیری زۆر جار ئەو دووبارەکاتە وەک خۆی نەچۆتە ناو خەڵکەوە خەڵک نازانێت لە بەرژەوەندی خوێندکارانە لە بەرژەوەندی زانکۆکانە بۆ ئەوەی زانکۆکانمان هەستنەوە بۆ ئەوی زانکۆکانمان بتوانن ئیدارەی خۆیان بدەن من خۆم لەگەڵ ئەوام پارەی پارەڵەڵ بەپێی ئەو داتا و زانیارانەی لای منە بۆ خزمەتی زانکۆکان خۆیان خەرجەکرێتەوە بۆ ئەوەی سیستەمی خوێندن ئەوەی جەنابەت وتت زانکۆکان ئەتوانن بە پارەڵەڵش نەبێ ئەو ڕێژە زۆرەی تەلەبە وەرگرن من دڵنیاتەکەمەوە بەپێی ئەو خەرجێکەوە لە بەردەستی منە ناتوانن با من نمونێ بۆ جەنابە بێ پرسیار لە بەڕێست و لە بینەرانی بەڕێزی شەکەم زانکۆیەک ژمارێکی زۆر تەلەبە با بڵێن خوێندکار وەرگێت بە 15 ملیۆن ئەتوانێت مانگی بە 15 ملیۆن ئەو تەلەبە و مامەسانی خۆی بەخێو بکات کە سلفە با بڵێن پێشینە بەردەوامەکەی 15 ملیۆنە زانکۆیەک ئەتوانێت بە 25 ملیۆن ئەگەر پارەی پارەڵەڵ و ئێواران بە ڕێژەیەک کە لە ئەنجومەنی وەزیرانەوە دیاری کراوە کە 70% ئەو بڕە پارەی بە پارەڵەڵ و ئێواران وەرەگیرێ 30% ئەچێتەوە بۆ دەوڵەت بۆ گەنجینەی دەوڵەت 70% لای سەرۆک زانکۆکانە بێت و لای ئەو کەسانی کەوا بەرپرسن لە دارایی زانکۆکان و ئەوانیش بە پێی یاسا و ڕێنمایی و بەپێی ئەو دەسەڵاتی پیاندراوە خەرجی ئەکەن کە لە 188 زیاتری ئەو پارە تەنها بۆ موچە و پارەی محازەراتی مامۆستا بەڕێزەکان خەرجەکرێت ئەمەی لە بەردەستی منە 795 ملیۆن دینار بۆ سەرجەم دام و دەستگاکانی وەزارەتی خوێندنی باڵا تەرخان کراوە مانگانە من وعد دەدەمێن نەک بە 795 ملیۆن بە زیاد لە 2 ملیاریش ناتوانێت پێداویستە سەرەتایەکانی ئەو زانکۆوانە لەگەڵ ئەوەشدا ئێمە بە سپاس وەزارەتی دارایی ئابووری هەر هاوکارە
وەرپێداوێستێکی کرد کە بیانەوێ بەڵامی تر جەناب دەزانی یاسا و ڕێنمایی و بەئەردۆخی دەوڵەت پارەی پارەڵەڵ و ئێواران هاوکار بۆ تا ئێستا هێناوێت بەڵام من ئەوە دووبارەکەمەوە نەخێر بەبێ پارەڵەڵ و ئێواران توانای زانکۆکان ئەو ژمارەیە نییە کە پار و پێرار ئەو ژمارە وەرگیرەوە. باشە دکتۆر لە ڕووی ئەوەی کە دواتر بڕوانامەکەیان لە زانکۆیەکی ئەهلی یاخود زانکۆیەکی حکومی وەرگرتووە چۆن مامەڵیان لەگەڵدا دەکرێت؟ زۆر ئاساییە ئێمە سەرجەم زانکۆکانمان با بڵێن باوەڕ پێکراون و لە ڕێگەی حکوومەتی هەرێمی کوردستانەوە مۆڵەتیان پێدراوە و بە یاسا و ڕێنمایەکانە ڕۆشتون و بەپێی یاسای ژمارە 10 ساڵی 2008 ئەو زانکۆوانە کراونەتەوە و ڕەزامەندیان هەیەەوە هەروها بێت یاسای ژمارە 2 ساڵی 2013 زانکۆ تایبەتەکان کراونەتەوە بابەتێکی ئاسایی و یاساییە فەرقێکی وانە لە زانکۆیەکی ئەهلی و لە زانکۆیەکی حکومی بڕوانامەی بەدەستێناوێ ئێم ئەو بڕوانامەیە باڕ پێکراوە. باشە لە ئێستادا و لەم ساڵ مەبەستم 2022 چەند خوێندکار بۆ پارالل خوێندویانە؟ بۆ 2022 من ژمارەی گشتی ئەتوانم خوێندکارانت پێ بڵێم لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا بە هەر چوار قۆناغەکەوە ئێمە 166877 خوێندکار و قوتابی لە ئێستا کە من و جەنابەت قسە ئەەکەین لە زانکۆکانی حکومیەکانی هەرێمی کوردستانان لەو 1660,000 112,000 بەخۆڕای ئەخوێنن ئەوانە مافی ئاسایی خوانە و دەرەجان بەدەستهێنا و داواکاریان پێشکەش کردووە و باشە لە قۆناغە جیاوازەکانی خوێندندان 112,000 بۆ ئەوەیە پارالەڵ 24,000 کەسمان هەیە ینی تقریباً ناگاتە ڕۆبعێکی ناگاتە 25 لە سەدی ئەو ژمارەی کەوا بە خۆڕای ئەخوێنن و هەروەها بۆ ئێوارانیش کە ئەوانش خواستیانە سەر خوێنی ئێواران بووە 31,808 قوتابی خوێندکارمان هەیە کەوا ئێواران بەردەوام بە خوێندنەکانەدەن ئەمە داتای حەقیقی با بڵێن داتای سەرەکیە کەوا لە ناوەندی وەرگرتن بەسپاسەوە ئارامخان هاوکارمان بووە بەردەوام هاوکاریشمانە بۆ ئەوەی ئەم داتانە بزانین بۆی بەرچاوڕوونی بەڕێستان و بینەرانی بەڕێز کەوا پارەڵەڵ ئەوەندە بەو شێوەیە نییە کە لە هەندێک شوێن لە هەندێک سایت لە هەندێک لە کەناڵەکان یا هەندێک کەس ژمارە ئەدەن و باوڵێن تەحلیلی کەی بۆ ئەکەن ئەوە تەحلیلە ڕاستیەکەیە کە من بۆ بەڕێستانم باشە بۆ ئەم ساڵ سیستمی پارالل دەمێنێت چونکە هەوڵێک هەیە لە پەرلەمانی عێراق کە ئەم سیستمە گرفتی هەیە جیاکاریەکە لە بینی خوێندکارانە لەو کورسیانی کە بەدەستی هێنن بە پارە لە نێوان حکومی و هەلی داماوەتەوە بۆ ئەم ساڵ ئەم سیستما مێنێت؟ من هیوادارم ئەو بەڕێزانەی کە ئەڵێن ئەم سیستەمی پارالەڵە تەنها لە هەرێمی کورسانە هەیە داوان لێ ئەەکەم سێرچ بکەن تکان لێ ئەەکەم بەدادا چوون بکەن بزانن ئایا تەنها لە هەرێمی کورسانە لەوانەیە ناوەکەی جیاواز بێت لای ئێمە پارالەڵ بێ لە بەغداد و لە باوڵی ناوەڕاست و خواری عێراق پێ بوترێن نەفەقە خاسە لەوانەیە لە بەغداد و ناوەڕاست پێ بوترێن نەفەقە خاسە لە وڵاتانی ئەوروپا شتێکی کەی پێ بوترێت لە وڵاتێکی کە بەڵام خوێندن بە پارە بەڵێ نەک لە هەرێمی کوردستان ئەوە خواستی خۆتە خواستی کەسەکە خۆیەتی باشە دکتۆر بەڕێز با من یەک ڕوونکردنەوە بە جەناب بڵێم ئۆپشنەڵە اختیاریە ئێمە بە هیچ شێوەیەک بە هیچ خوێندکارێکی بەڕێز ناڵێن تۆ جەناب بڕۆ بە پارالەڵ بخوێنە ئەگەر دەرەجەکەی تۆ لە کۆلیژی پزیشکی گشتی وەرگیراوە فەرموو ئەوە مەقعدمان بۆ داناوی بەڵام لە منافەسەیە جەنابەت بەهۆی پۆینتێکەوە دێتە تۆبی ئەسنان بەڵام تۆ هەر ئەتەوێ کۆلیژی پزیشکی گشتەکە بخوێنی با من یەک نمونەکە بۆ جەنابتان بڵێم زۆر زەڕورە بڕوا بکە ئێمە لە کاتی وەرگرتنی قوتابی خوێندکارانە زۆرترین کەس و کاری خوێندکارانی بەڕێز ڕوومانتی ئەەکەن دێنە لای جەنابی وەزیر بۆ ئەوەی پلانی پارەڵەڵمان زیادکەین باشە دکتۆر پلانی پارەڵەڵمان زیادکەین بۆ ئەوەی مستەقبەلێک بە دڵی مناڵەکەی بتوانێت لێ بخوێن دکتۆر کاتم لە بەردەستانە ماوە گەر بکرێ بە کورتی جیاوازی سیستمی پارالل لەگەڵ خوێنی ئێوارانان چییە؟ هەر هەمان پارە دەدەن هەر هەمان خوێندنە لەسەر حکومی حسابن چ جیاوازیەکەی لەم نێوەندەیە؟ زۆر سپاس دەکەم بە کورتی لەسەرم بابەتە زانیاریمان پێ بدەیت. جیاوازیان هەیە خوێندنی پارەڵەڵ بەیانیانە
بەیانیانە و لەگەڵ ئەو خوێندکاری و قوتابیانەیە کە وەکو دوێ دەرەجە وەرگیراون و ئاساییە خوێندنی ئێواران جیاوازە بڕوانامەی ئێوارانیان ئەدرێتێ ئەوان ساعتەکانیان جیاوازە بەڵام وەکو مادە بڵێ بە دڵنیاییەوە هەمان مادە لە بەیانیان ناخوێنێت و لە ئێوارانی شەخوێنرێت ئەمە چانسێکە بۆ ئەو کەسانەی کەوا بەیانیان ناتوانن بخوێنن و هەروەها نرخەکەشی جیاوازە با بڵێن بڕی ئەو پارەی کە ئەیدەن خوێندکاران جیاواز لە بەیانیانە جیاوازترە واتە لە پارێڵێڵە هەرزانترە تا ئێوارە ناتوان بڵێن هەرزانە بەرز و نزمی هەیە لە هەندێک لە کۆلیژ ئێوارانە لە هەندێک لە کۆلیژ پەرەڵەکە کەمتر و زیاتر دکتۆر من زۆر سپاس دەکەم کا لەم تەوری بەرنامەکەمان میوان بووی ماندوو نەبی دووبارە سپاس بۆ بەڕێز دکتۆر توانە نەجەف محەممەد کا بەڕێزیان بەڕێوبەری گشتی کارگێڕ و دارایی بوون لە وەزارەتی خوێنی باڵا و لە هەولێرەوە میوانی من بوون